دۆناڵد ترامپ براوەی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار دەبێت. سێشەممەی ئەم هەفتەیە واتە لە ڕۆژی 5 نۆڤێمبری ساڵی 2024 شەستەمین خولی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دەستنیشانکردنی 47مین سەرۆک کۆماری ئەم وڵاتە بەڕێوە دەچێت. ئەم خولە بەهۆی یەگەری سەرکەوتنی ژنێکی ڕەشپێست و بوونی بە یەکەم ژنە سەرۆک کۆمار لە مێژووی سیاسی ئەمریکا، هاتنەوەی ترامپ، جەنگی نێوان رووسیا و ئوکرانیا، جەنگی ئیسرائیل و غەزە و لوبنان، ئەگەری جەنگی ئێران و ئیسرائیل، نیەتی وڵاتی چین بۆ داگیرکردنی تایوان و هەروەها پرسی پەنابەر و هەڵاوسانی ئابووری ئەمریکا گرنگی تایبەتی هەیە. بە گوێرەی بەراورد و شیکاری لێکۆڵەرانی سیاسی جیهان و خودی ئەم وڵاتە دەکرێت وەک گرنگترین خولی هەڵبژاردننی مێژووی سەرۆک کۆماری ئەمریکا لێی بڕوانرێت و خوێندنەوەی بۆ بکرێت. هەر لەم ڕووەوە تا شەوی شەممە واتە 4 ڕۆژ پێش کاتی فەرمی دەنگدان لە کۆی ئەو 150 میلیۆن کەسەی کە مافی دەنگدانیان هەیە، نزیکەی 66 میلیۆن کەس دەنگی خۆیان پێشوەخت و لە ڕێگەی دەنگدانی ئەلکترۆنیەوە خستۆتە سندوقەکانی دەنگدانەوە کە ئەمەش گرنگی ئەم خولەی سەرۆکایەتی بۆ خەڵکی ئەمریکا دەردەخات. بە گوێرەی ڕاپرسیەکانی پەیوەندیدار بە ڕایگشتی، ڕکابەریەتی ئەجگار نزیک لە نێوان کامالا هەریس و دۆناڵد ترامپ وەک دوو بربژێری سەرەکی ئەم خولە لە ئارادایە و لەم ڕووەوە هەرکەسە و بتوانێت دەنگی ویلایەتە خۆڵەمێشیەکانی ئەمریکا واتە ئەو ویلایەتانەی کە هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە بەدەست بێنێت، دەتوانێت براوەی خولی 47مین سەرۆک کۆماری ئەمریکا بێت. هەڵبەت لەم نێوەندەدا ویلایەتەکانی میشیگان، ئۆهایۆ و بەتایبەت پەنسیلڤانیا کە خاوەن 19 دەنگی کۆلێژی هەڵبژاردنەکانە ڕۆڵی یەکلاکەرەوەیان دەبێت. لەم ڕووەوە پرسیاری سەرەکیەوەیە کام یەک لەم دوو بربژێرە دەتوانێت دەنگی ئەم ویلایەتانە بۆ خۆی یەکلا بکاتەوە، بەواتایەک کامیان دەتوانێت سەرۆک کۆماری داهاتووی ئەمریکا بێت. با ڕەچاوکردنی دۆخی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی ئەمریکا پێدەچێت برس و کێشەی وەک هەڵاوسانی ئابووری، قەیرانی سیاسی ڕۆژهەڵەتی ناوەڕاست، جەنگی ئۆکرانیا و رووسیا و هەروەها پرسی پەنابەر و دەنگی ژنان دەتوانێت خاڵی یەکلاکەرەوەی ئەم خولەی سەرۆک کۆماری ئەمریکا بێت. لەم ڕووەوە پشتیوانی زۆربەی کەسایەتیە بەناوبانگەکانی ئەم وڵاتە بۆ کامەلە، ژنبوونی و ڕەشپێستبوونی و هەروەها لایەنگری میدیا کاریگەرەکانی ئەمریکا بۆ هەریس لە ڕیزی گرنگترین کارتەکانی سەرکەوتنی کامەلە دێناژمار. لەلایەکی دیکەشەوە پرسی کۆتایی هێنان بە هەڵاوسانی ئابووری، دژایەتی هاتنی پەنابەر بۆ ئەمریکا، بانگەشەی کۆتایی هێنان بە جەنگی ئۆکرانیا و لایەنگری لە ناسیۆنالیزمی ئەمریکی لەلایەن ترامپەوە دەتوانێت کارتی براوەبوونی دۆناڵد ترامپ بێت. هەڵبەت لەم نێوەندەدا پرسی ناسیۆنالیزمی ئەمریکی و دروشمی گەڕاندنەوەی شکۆ و سەروەری بۆ ئەمریکا و بەتایبەت پەیمانی چارەسەرکردنی قەیرانی هەڵاوسانی ئابووری ئەم وڵاتە دەتوانێت خاڵی یەکلاکەرەوە بێت بۆ دووبارە گەڕانەوەی ترامپ بۆ کۆشکی سپی. کەواتە لەم دۆخەدا کە ئابووری ئەمریکا لە هەڵاوساندایە و هەروەها قەیرانی ئۆکرانیا و غەزە جیهان و ناوچەکەی توژی نائارامی و پشێوی کردووە، ئەمریکا پێویستی بە گەشەی ئابووری و دەربازبوون لە هەڵاوسانی ئابووری هەیە و لەلایەکی دیکەشەوە جیهان پێویستی بە ئارامی و کۆتایی هێنان بە شەڕ هەیە. لێرەوە ئەم دوو فاکتەرە لە پاڵ ناسیۆنالیزمی ئەمریکی کە دروشمی گەڕاندنەوەی دەسەڵات و شکۆیە بۆ ئەو وڵاتە دەتوانێت بەختی ترامپ بۆ سەرۆک کۆماری بەرز بکاتەوە. بەواتایەکی دیکە ئەگەرچی لەم خولەدا ڕکابەریەتی لە نێوان دوو بربژێرەکە بە تەواوەتی قورسە و لە مێژووی سەرۆک کۆماری ئەمریکادا کەم وێنەیە، بەڵام بەسەرنجدان لە ئاماژە و نیشانەکانی وەک پێشوازی زیاتری خەڵکی ئەم وڵاتە لە ناسیۆنالیزمی ئەمریکی و هەروەها هەوڵ بۆ دەربازبوونی لە قەیرانی ئابووری دەتوانێت چانسی دۆناڵد ترامپ بۆ بەدەستهێنانەوەی کورسی سەرۆکایەتی بەرز بکاتەوە. بە پێم پێدراوانە و لە ڕوانگەی ژووری شیکاری تیوارەوە چارەسەرکردنی کێشەی هەڵاوسانی ئابووری و کۆتایی هێنان بە شەڕی ئۆکرانیا و رووسیا ئەولەویەتی سەرەکی خەڵکی ئەمریکا دەبێت. لەم ڕووەوە لەگەری نەقەومانی ڕووداوێکی تایبەت و هەژێنەر کە بەختی ترامپ بۆ گەیشتن بە کۆشکی سپی کاڵ بکاتەوە، بە دڵنیاییەوە لە کۆتایی شەوی 5 تشرینی دووەمی 2024دا دۆناڵد ترامپ براوەی 60مین خولی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و 47مین سەرۆک کۆماری کۆشکی سپی دەبێت.